بەداخەوە تووشی کەسێکی زۆر درڕندە بوو، کەسێکی کە بە هیچ نازان مەسفی بەشەری لێ دەردەچێتن. تەنها یەک شتی ویستویەتی کەرامەتی خۆی هەبێتن، بەسە بۆ توندیتیژی کە لەسەری کراوەتەوە، توندیتیژیەکە لەسەر ئەوە بێ کە بە عاتفی بێت، جەستە بێتن، خیانەت بێتن، ویستویەتی بە کەرامەتی خۆی لە ماڵی خۆی بژێتن. ئەوە بەسیترین مافەکە ئەیسان هەبێتن بە کەرامەتی خۆی لە ماڵی خۆی بژێت، هیچی تری نەویستووە. هیوادارشم ببێتەوە قەزیی ڕەئی عام ئەعدام بکرێتن، چکەوەکو ئاگادارم ئێستا بەتەمانم حامی و شت بۆ بکرێ و دیفاع لە خۆی بەتەمایە بکە، نازانم چ دیفاعێکی لەسەر ئەکرێ. ئیتر ئەو قەزیە دانەخرێ، چکە ئێمە مافی وان خۆش نابن، یەک نییە، دوو نییە، سێ نییە، چوار کەسە. وەکو ئاگاداریشم لەگەر ئەو درڕندەی کە کردیەتی یەکێک لە جیرانەکانمان تووشی نەخۆشی دڵی هەبووە لە ترسە ئەویش مردووە. ئەگە ئەوە حسێ بکەین کەواتە ئەو درڕندەیە 5 کەسی کوشتووە. تاوانەکە تاوانێکی بچووک نییە، کەسێک نییە برێ بێهۆش بووم، کەسێک نییە برێ من نەخوندەوار بووم نەمزانە، چاک پلانی بۆ داناوە، پلانەکەشی زۆر بەڕێکی وا ڕێخست بوو کە چۆن سەفەر کا بچێتە دەرەوەی وڵات. ئیتر هیوام ئەوەیە کە بە زووترین کات مافی وان بکەڕێتەوە، خونیان ئەوها لە ئارچ نەکەوێتن، چکە ئەوان بەڕاستی قەت ئازاری کەسیان نەداوە، هەر هەوڵیان داوە یارمەتی خەڵک بدەن. دکتۆر هیوایە کە بۆ ئێمە بۆ مانای ئەوە یا ژیان بدات بە خەڵک، نەک ژیانی خەڵک ببات.